ولی تماشاوان جابه گمان می بحث بابت که گرین بکن دوید مجموعه دا اوجی مجارا وزارتا و گواسنو جهاندنه هندزان د سروبند پیشکردنا تکنولوژی تایبتی د باره و گواسنو جهاندنه حکومت هرما کردستان به گمان گرینگه کای گرین تایبت و پرسیده هرما کردستان جدی وی بیاویدا پیشکردنه کی گلکه سبارتی ارکن وزارتا جهاندن و گواسنه هندزان ارکن گلکن جری خستنا جهاندنه پرسام دو بالا فرخانه نف دولتی هرما کردستان هنا بالا فرخانه کدنجی بريارة بيشي كرين قالوا برفكي بقشت ذي قال ميفاني خوا أنو جوهر أو نها الاستوديو ميفاني منه مونتزانا أنو جوهري كش وزيرين رضا سفكين وين هرما كردستانية وزارة ويجي وزارة كجرينجا وبردوام بجمان فلفيني نيوهنا كاك أنو بخير بيت من هوا دم صلاة إذا كان بشوي كرمان بياسره بعديني بخوينم بس سيارة كان بصوراني لتوكل يتشخط جامو شتێک جەژنتان پیرۆز بێت جژنی قوربان لە هەموو برا موسڵمانەکانمان لە پێشمەرگە قارەمانەکان لە بنەماڵەی شەهیدە سەربەرزەکان پیرۆز بێت هیوادارم هەمیشە کوردستانمان پارێزراو بێت و هەمومان پێکەوە دەست لە ناودەست بە دڵسۆزی بۆ خاچی وەتەن بۆ خاکی نیشتیمان بتوانین کوردستانمان بەرەو پێشەوە ببین و بە بادینیش عیدۆتا پیرۆز بێت. گەلێک سپاس بله هذا ما شابه نجاه بيجمان قال ميفان إخوان بحيري بحثي في برسيب كين ما بس من هذا شرط في جرافيكي ده صلايد دم بحث بكين هالبط كارو وبروجين وزارتها وقواسنا جهاندنه بسر برشكا بريس عنو جوهر وزير وقواسنه سالانه كلام بيجين 100 مليون دينار هاتنا وجراندن جب وزارته جرو چه افپاره چاهات نوا جراندن شون ده بحث كم وهروها بينجيونه کمپانی هاتنه هایدار کردن گلو بو هاتنه هایدار کردن و 15 کمپانی مولات ورگرتنه ولی کاک انو اوی استایم سیره کن یعنی 100 میلیون دینار بوزارت جاری کی دیگه گران نلوتا اوی اول چی رو انگه که من زوز پاستان دکم هر بو آگاداری تن اما ایسالی یکم ایسالی سیام 6 میلیارد دینار هاتی تگراندن بو بۆ خەزینە حکوومەت من دیارە ساڵی یەکەم گەیشتیان گۆ ساڵی سێ ئەوش دەگەڕێنەوە بە دڵنیایەوە ئێمە کە دەستمان پێکرد بە سەرکردایەتی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی کابینەی نۆیەم کابینەی خۆڕات دەست نەکردنە بۆ ئالانگاریەکان بۆ قەیرانەکان و دواتر سەرکەوتن بەسەر ئالانگاری و بەسەر قەیرانەکان کابینە کە دەستی پێکرد جەنابتان ئاگادارن نرخی نەوت زۆر هاتە خوارێ قەیرانی کۆڕۆنا پاندەمیکی کۆڕۆنا دەستی پێکرد و هەروەها بڕینی قوتی خەڵکی کوردستان و هەروەها شایستەی دەستوری خەڵکی کوردستان مالیە خەڵکی کوردستان لەلایەن بەغداوە ئەو هەموو قەیرانانە بەڕووی کابینەی نۆیەم ئالەنگاریەکی زۆر گەورە بوو بەڵام بە سەرکردایەتی بەڕێزیان و بە هیممەتی کابینە توانرا وبهمتي طبعا بيش همو شتێک خەڵکی کوردستان و دڵسۆزیان توانرا خۆمان ڕادەست نەکەین بۆ ئەو ئالانگاریانە بۆ ئەو کێشانە و قەیرانە و دواتر بەسەریان بکەوین ئێمە لە وزارەتی گواستنەوە گەیاندن پێشتر پێش هەموو شتێک دەستمان پێکرد بە ڕێخستنی کارەکان و ڕێخستنی سێکتەرەکان وەک بەڕێستان ئاگادارن سێکتەری گواستنەوە و دواتر سێکتەری گەیاندن و هەروەها کەشناسی بابەتی گەڕانەوەی شایستەی دارایی بۆ حکوومەت دەستمان پێکرد کەمین شت لە بواری گەیاندن ئەم کۆمپانیانەی کە ئیشیان دەکرد لە گەیاندن یاخود کۆمیونیکیشن تەلیکۆمیونیکیشن ڕێکخران کۆمەڵە لە عەقدەکانیان ئەوانە هەمویان ئاگادار کراون 59 کۆمپانیا ئاگادار کراوە کە بێنە وەزارەت و عەقدەکانیان ڕێک بخرێ و شایستە داراییەکانیان بدەن بە حکوومەت ئەم کۆمپانیانە 13 کۆمپانیا درا بە دادگا 6 کۆمپانیا ئێستا ئامادەیە بۆ دادگا 21 کۆمپانیا لە دوای ئاگادارکردنەوەیان شایستەی داراییان پابەندی شایستەی دارایی بوون و دام بە خەزینەی حکوومەت و 7 داوای یاسایی بە بڕیاری کۆتایی پێ دەرچووە لە بەرژەوەندی وەزارەت و حکوومەت تەواو بووە زیاتر لە 6 میلیارد دینار کۆمپانیەکان و شایستەی دارایی گەڕاوە من ئەمە لە گەلمە بی لەبەرەوە کۆمەڵی سڵایتمان هەیە ئەمە داتایی هەمووی لە بەردەستێمەیە سڵایت بوو سڵایت ئەخوێنین دواتر خۆشت بە تێروتەسەلی ئەوەش دەڵێم 11 کۆمپانیا کە پابەند نەبوون 11 کۆمپانیا
بەڵێ هەڵوەشێنران و ئەم سڵایتە با ببینی دواتر جێمە لە بەرسەوی بەڕێز دەبێ سڵایدێ شوندا بەڵێ هەڵبەت ئەکەرم بەحسێ دەڤەر بوو دەڤەرکەین سێزدە کۆمپانی هاتنە دادگەهکردنەکۆن هاتە گوتی 6 دۆسیە ji bo kompanyan hatine vekirin û heman demda 21 kompanî pêgîr bûne gelo ev kompanya kî bûne ku pêgîr nebûne û ew çawa hatine pêgîrkirin çûn pêgîr kirana kompanyan با دڵنیاییەوە ئێمە ناوی کۆمپانیا ناینین هەتا نەچینە بواری تەشهیرکردن وە هەروەها بابەتی قەضا و یاسا ئێمە کۆمپانیەکان هەر کەسێک مەقسەدی بی یعنی لە حکومەت بی یان لە پەرلەمان بی دەتوانی بە پێی ڕێنماییەکان و بە پێی ڕێکارە یاساییەکان بزانیت کە لە بەشی یاسایی وەزارەت و توانرا لە ڕێی ئاگادارکردنەوەیان بە شێوەی یاسایی دوای ئاگادارکردنەوە پێشکەشکردنیان بۆ مەحاکم کۆمەڵێک زۆربەی زۆری کۆمپانیەکان بە سوپاسەوە کە ئەمەش ئەرکە لە سەرشانی ئێمە و لە سەرشاری ئەوان هاتم پابند بوون بەدانی شایستەی دارایی ئێمە هەروەک پێشتر ئێستا و پێشترش باز دەکەین ئێمە مافمان هەیە نەزەڕی بەمان زیاد کردیە لەسەر کۆمپانیا تەنها ئێمە ئەوەی کە هەیە یاسایە لەسەر کۆمپانیەکان وەک شایستەی دارایی بدەن بە حکوومەت ئێمە ئەوانمان پابند کردووە کە بێن بدەن ئەو کۆمپانیانەی کە ویستیان تەهڕوب بکەن بەوە دراونتەوە دادگا زیاتر وەکو هەر بە جەنابتون گوت 7 داوای یاسایی بە بڕیاری کۆتایی دادگا لە بەرژەوەندی وەزارەت تەواو بووتەوە و پەراوەی کۆمپانیەکانی دیکە ئامادەیە بۆ دادگا 6 کۆمپانیای دیکە و هەروەها 11 کۆمپانیا هەڵوەشایترێ بەڵێ سڵایدە شوندا بەڵێ ساڵانەکەم بێژین وەکو تەگوتی حەبدوسەیە بۆ بەرژەوەندیە وەزارەتی ئیکلایی بوونە و هەروەها مافên دارایی yên kompanyanekên behez bikin 6 milyar dînar kayekyan û 6 milyar dînar gerawnetewe bi wezaret pêştir Recabiya pisyare dawe û 11 kompanîş hatîne helweşandin helweşên rawnetewe salayê dî duatir li berewe kayekyan û bersîviya me dawe Belê erê amrazên trafîkê ئەمە باسی ترافیکێکین کاکەن طبعا زۆر جارخۆم بەرنامەی مەیدانیم کردە لەسەر مەسەلەی زۆری ئۆتۆمبیل خۆتەزانی لە کوردستان ئۆتۆمبیل زۆر هەیە بە تایبەتی تەکسی بەڕێژەیەکی مەترسیدار زۆرە بۆ نمونە بەس لە هەولێر 32500 تەکسی هەیە 23000 لەوانە لۆگویان پێدراوە کە لە سەدا 71 دەکات ئەوانی تر پێ نەدراوە یعنی بەڕاستیەوە ڕێژەیەکی زۆر زۆرە بۆ شارێکی وەکو هەولێر هەگەر زیاتر باسییان پرسە بکەین بە دڵنیایی ئێمە لە کابینەی نۆیەم هیچ تەکسیەک زیاد نەبوویتەوە تەکسی زیاد نەبوویتەوە لە کابینەی نۆیەم ئێمە دەستمان پێکرد بە ڕێک خستنی کاری تەکسی و بیکەین بە پیشە سایقی تەکسی خەڵکی ماندوون و بە حەلالەوە قوتی ماڵ و منداڵەکانیان دابین دەکەن ئێمە هەڵساین لە وەزارەتی گواستنەوە گەیاندن کاری تەکسی ئێمە لە چوارچێوەیەکی یاسایی بیکەین بە پیشە یەک لە بۆ خزمەتی هاوڵاتیان و ئاسایشی هاوڵاتیان هەروە لە بۆ خزمەتی ئاسایش و شۆفێری تەکسی هەروەها بە پێ یاسە و بە پێ ڕێنماییەکان و بە سوپاسەوە بە پیشگیری و هەماهەنگی زۆر نزیک ڕێزدار جەنابی وەزیری ناوخۆ و وەزارەتی ناوخۆ توانیمان ئێمە ئەم پرۆژەیە کە پرۆژەی لۆگۆ شڕیتی و کارتی زانیاری تەکسیەکان بکەین ئەم پرۆژەیە لۆ زۆر گرنگە هەر شۆفێرێکی تەکسی ئێمە دۆسەیەکی بۆ دەکەینەوە دەست پێ دەکا لە بەرەوبراتی گواستنەوە لە هەر پارێزگارێک فۆرمی وەردەگری ئەم فۆرمە دەباتەوە لەکن موختار تەواو دەبیتن دەستە لە ئاسایشی گەڕک لە ئاسایشی گەڕک دوای ئەوەی کە باگراون چێکی بۆ دەکەن تەواو دەبیتن لی دەپرسن کە کەسێکی چۆنە و گشت ئەو زانیاریە لەسەری کۆ دەکرێتەوە ئایا شایستەیە ببتە سایقی تەکسی لەوێ تەواو دەبیتن دەستە بەرەوبەراتی هاتوچوو لە هاتوچوو دڵنیا دەبن لە مەوڵەتەکەی لە فەحسی چاوی لە بۆ ئەوەی هەتاکو ئەو شایستەیە لە ڕووی جەستەیی لە ڕووی جەستەیی و بەتایبەت کە بتوانی شۆفێری تەکسی بیتن دواتر دەستە بەلگەی تاوان لە بەلگەی تاوان پاراوەی دەکەنەوە مەلەفی دەکەنەوە دۆسی دەکەنەوە ئایا پێشتر ئەم بەڕێزە
هیچ جەریمەیەکی تاوانێکی کردیەکەوە بکاتە خوانەکە دزی تەحڕوش هەر ئەوە نەتوانی جارێکی دیکە کاری تەکسی بکاتن ئەم هەموو وەک تاو دەکاتن دەگەڕێتەوە بۆ بەرەوبەراتی گواستنەوە لەبێ فۆرمی کۆتایی پێدەکرێ و دەستا ئەو شوێنەی کە لەزگەی لێ دەدەن و لە هەر لۆگۆیەک ڕقم هەیە ئەم ڕقەمە هەموو معلوماتی داخل کرایە لە کۆمپیوتەر و هەروەها لە ناو تەکسی لە پێشەوە و لە کوشتنی پشتەوە کارتی زانیاری ئەم بەڕێزە وەکو سایقی تەکسی لێ دەدرێ ڕسمەکەی معلوماتی لەگەڵ ژمارەی ئاسایش ژمارەی پۆلیس ژمارەی توندوتیژی خێزانی و هەروەها ژمارەی گواستنەوە ئەم هەمووەوەی کردیە کە شۆفێری تەکسی وەکو شۆفێر بخۆی زیاتر بتە پیشەیەک لە بۆ خۆی دوو ئەو بپارێزرێ و هەروەها هاونیشتیمانەکان کە ئەوانەی تەکسی بەکاردێنن ئەنجا چ میێوانی کوردستان بن یاخود خەڵکی کوردستان بن زیاتر پارێزراو بن لە کاتی بەکارهێنانی تەکسی. بەڵێ جەنابی وەزیر ئالبەت لەسەر مەسەلەی تەکسی من پرسیارم هەیە پرسیاری گرنگم هەیە حتا سەرۆکی حکوومەتیش کە سەردانی وەزارەتی ئەوەی کرد بە ئەوی سەرنجی هەبوو چونیەتی ڕێخستنی تەکسی ڕێگابانەکان بەسمە داتاکانی سلێمانی دوو کیشوەر گرین دواتر قسە لەسەر بابەتەکەی بەڵێ سەڵای دەشوندا بەڵێ کەرم بەرە خۆ بکەینە سلێمانی 27000 تەکسی لە سلێمانیانە ژێوێ 27000 10,000 تەکسی هاتنە لۆگۆکردن کەواتە 35 و یا دهۆکێ گەلو ئیدهۆکیش سەڵای دێشندان هامی ببینین بەڵێ 15300 تەکسی بۆ دهۆکێ هەنی ژمارەیەکە زۆرن و 10500 شوان هاتنە لۆگۆکردن کەواتە 609 طبعا ئەو ژمارانە پێشمانگێکن ئێستا ژمارەکان زیاترن ڕۆژانە من باوەڕ دەکەم لە دووە ئێستا گەیشتیتە سەروی 75% و لە هەولێرش زیاتر دەگەیشتە نزیک 80% لە سلێمانیش دەبی بگەیشتی نزیک 40%. تا ئێستا ئێمە کێشەیەکمان هەیە ئەم کێشەیە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆ ئێمە چارەسەر دەکەین ژمارەیەکی دیاری سایقی تەکسی لە هێزەکانی ناوخۆ و لە هێزەکانی ئاسایش کار دەکەن و بەپێی ڕێنماییەک کە لە وەزارەتی ناوخۆ لە کابینەی هەشتم دەرچووە ئەوان ڕێگایان پێ نادرێ سایقی تەکسی بکەن لەبەرەوە تا ئێستا ئەم لۆگۆیانە بۆیان دروست ناکرێ دیراستێک هەیە بە هەماهەنگی لەگەڵ بەشی یاسایی وەزارەتی گواستنەوە گەیاندن و بەشی یاسایی و بەرەبەراتی دیوانی وەزارەتی ناوخۆ تاکو چارەسەرێک بۆ ئەم بابەتە ببینین و بە شێوەیەکی محەدەد بزانین لە چ پلەیەک بۆی هەیە شۆفێری تەکسی بیت و لە چ پلەیەک ناکرێت وەکو لە ڕووی ئەسکەری و لە ڕووی هێزەکانی ناوخۆ کە شۆفێری تەکسی کار بکات. بەڵێ کاکانو طبعا ئەمە پرسێکی جددیە حتا خەلک هەیە بۆ نمونە وەزیفەی هەیە لە هەر کایەک بێ لە ناو کای حکومڕانی بە ناوی مناڵەکەی تەکسی بە ناوی مناڵەکەی کردو بە ناوی کەسێکی دیکە کردووە کەچی خۆی لێ دەخۆڕێت حتا ڕۆژانە لەوانە ئەگەرێمە محتاجی تەکسی بین ئەوانەیە کە تەکسی لە خڕن زۆربەی زۆری ئەوانن کە لە ناو دەستگا ئەمنیەکانن بە هەر شێوەیەک لە شێوەکان بێگومان لە وەزیفەی حکوومەت ئیش دەکەن ئەو فێلەش هەیە ئێوە چیەکەن کە فێرن ئەو فێلەش بنبەر بکرێت تەکسی بوو کەسێک بێ کە هەموو ژیانی لەسەر تەکسی بێ. بەڵێ ئێمە لە ڕووی مەبدەئی ناتانی ڕێگا لە هەر کەسێک بگری کە کارێکی دیکە بکاتن بۆ باشترکردنی بار و گوزەرانی ژیانی خۆی و عائیلەکەی. بەڵام خەڵکێکی مستحقتر هەیە ئەو خۆی کەسێک ئەگەر حەزی لێیە دوای دەوامی حکوومەت ساعت 3 دەوامی تەواو بوو بچی دوکانێکی هەبی یان تەکسیەکی هەبی ئەمە ناتوانن ڕێگای لێ بگرین ئەمە لە هەموو دنیا خەڵک هەیە خۆیان ماندوو زیاتر دەکەن تاکو بتوانن ژیانێکی باشتر لە لەڤێلێکی باشتر بژین. ئێمە دەبی بەس بزانین چ پلەیەک ئێمە تهدیدکەین یعنی مەسەلەن لە مەعاشی بابرێن ئەگەر مەعاشەکە لە ملیۆن زیاتر بی ناکرێت سایقی تەکسی بکەیت لە ملیۆن کەمتر بی حەقە ڕێگای پێ بدەیت ئەمە دەبی لێگەڕین لە بۆ یاساییەکان مختصی یاسایی ئەوان بڕیاری لەسەر بدەن. سەردانی سەرۆکی حکوومەت بۆ وەزارەتی گواستنەوە گەیاندن جەنابی وەزیرە و باسی شێوازێکی تر کردبوو کە چون پارە لە خەڵک بوو نمونە باسی تهدیدی ڕێگای کردبوو چەند کیلومتر و چەند دەزان چی ئەی لەمە ئێوە چیتان کردووە؟ جەنابیان ملاحەزەیەکی زۆر گرنگی هەبی کە ئێمە لەو پرۆژەیە کە تەواو بین کە هەموو دۆسیەکان حاضر دەبن هەموو شۆفێری تەکسی هەموو تەکسیەکان دۆسییان حاضرە بە یەک کلیک دەتوانێت تو بزانی هەر تەکسیەک چێە و خاوەنەکەی چێە و لە کوێیە و مۆدلەکەی چەندە و ڕقەمی چەندە و ژمارە چەندە کە ئەم پرۆژەیەتەوە دەبیتن
دەست پێ دەکەین بە قۆناغی دووەم کە ئەمەش بە فەرمانی ڕێزدار جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کاک مەسرور بارزانی کە ئێمە تاکسیمیتەر دابنێن کەواتە لەمە دووە ئەوە طبعا لە بەرژەوەندی شۆفێری تەکسیە و هەروەها لە بەرژەوەندی هاوڵاتیە و لە ڕووی سکیوریتیش باشترە هەر تەکسیەک تەکسیمیترێک دەبیتن دەزانی کە نرخەکە چەندە حساب دەکرێت بە تاکید ئەمە ئێستا میتەرەکان هەموو بە شێوەیە ڕەبت دەبن بە سیم کارت و GPS شیان وازح دەبیتن دەتوانی هەر کاتێک وەزارەتی گواستنەوە گادن بە پێی نرخی بنزین ئەم معادلەیە دابنرێ طبعا ئەو کاتە لە نێوان وەزارەتی گواستنەوە گەیاندن و ناوخۆ و سامانە سروشتیەکان ئەم ڕقەمە بە شێوەیەکی عادلانە دادەنرێ و هەر کاتێک هاوڵاتی لە شوێنێک بۆ شوێنێک بچی وازح دەبیتن و عداد دەبیتن ئەم عدادە هەم لە بەرژەوەندی هاوڵاتیە و لە هەمان کاتیش لە بەرژەوەندی شۆفێری تەکسیە. بەڵێ ئەمێ سەڵایدێ شوندا تەماشا بکەین. کارتا ئەنکو کارتا گەهاندن هەر کارتا گەهاندنێ ji سەدێ سەد زێدەبوونا لەزا ئینتەرنێتێ سەدێ سەد ینی خێرای ئینتەرنێت لە سەدا سەد زیاد بووە هەروە ji سەدێ بیست یا ئەرزانبوونا نرخان ینی سەدا بیستیش نرخ ئەرزان بووە هەروەها گوهارتنا خزمەتێ ji بۆ G5 کاکیان و هەروەها نوکرنا 5G مقصد بەڵێ نوکرنا کۆمپانیên سیستەما ڤیسات لەسەر ئەمە کرد سەرنجت هەبێ. بەڵێ ئێمە بەنسبەت بابەتی گەیاندن هەروەک بەڕێستان دەزانن ینی بابەتی بە یارمەتی تەربامش بخوێنین بۆ بینەران ئەوە شەرگیری بابەتەکەیە ئەوە بە لاتینی و بە کورمانجی نووسراوە من هەواڵە دەم بە سۆرانی بخوێن بۆی تو تێبگەیت بە بادێنی بخینە بادێنی بە بادینی ئەزێ خویدم هەروەها پێدانا وڵاتە ئینتەرنێتە یا سیستەما وایفەی دوو کۆمپانی لە سلێمانیە هەڵەبچە و دهۆکێ هەروەها ڕێخستنا پۆستە. بەڵێ ئێمە لە بابەتی گەیاندن کۆمپانیەکانی گەیاندن وەک بەڕێستان ئاگادارن لە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی یاسای وەزارەتی گواستنەوە گەیاندن کە لە سای 2011 لە پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر دراوە یاسایەکەمان مافی دانی ئیجازە مەوڵەت بە شەریکەکانی کۆمپانیەکانی گەیاندن بەتەڵ و بێتەڵ یعنی فیکست و هەروەها بێتەڵ یاخود بێدرێ یعنی وایفای و هەروەها LTE مافی وەزارەتی گواستنەوە گەیاندنە بە پێی یاسا کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە یعنی جێگیر و ناجێگیر بە زمانی کوردی. لەم کارەیەدا ئێمە توانیمان لە کابینەی نۆیەم دەست پێ بکەین کە ئیشەکانی ئەم کۆمپانیانە ڕێک بخەین و بابەتی FTTH یاخود فایبەر بۆ ماڵەکان بگاتە نەک تەنها ناو شار نەک تەنها ناحیەکان بەڵکو گوندەکانیش و لە چەندین حالات گوندی سەرسنووریش و ئەو گوندانەی کە شوێنیان شاخاویە و فایبەر تا ئێستا پێیان نەگەیشتیە بە وایفای ئەنتەرنێتیان بۆ دەگا و هەروەها دوو کۆمپانیای سەرەکی ئەنتەرنێت لە کوردستان پێش ساڵێک لە ساڵی دۆمی کاوینا داوای مەولەتی تێستکردنی 5G-یان داوا کرد لە وەزارەت ئێمە پێماندا کە ئەم تەکنۆلۆژیایەکی متەتەورە و هەموو دنیا ئێستا بەرەو 5G دەڕواتن ئەو دوو کۆمپانیانە یەکێکیان تێستەکەی تەواو کردو و عەقدەکەی لەگەڵ وەزارەتیش هەروەها تەواو کرد ئەوان دەست پێ دەکەن لە دەبیت یعنی لە کۆتایی ئەم ساڵە دەست پێ بکەم بە دەستپێکردنی خزمەتی 5G لە کوردستان و هەروەها ئەو کۆمپانیای دیکە دەبیت ئێستا ئەوانش ئیشەکەی خۆیان تەواوکەن و بێنە وەزارەت و عەقدی خۆیان بکەن تاکو بتوانن دەست پێ بکەن بەدانی ئەم خزمەت گوزاریە کە ئەنتەرنێتێکی زۆر خێرایە بۆ هاوڵات لە ڕووی نرخەوە زۆر گرنگە لە ڕووی نرخەوە نرخی ئەنتەرنێت لە هەرێمی کوردستان بۆ ئەوەک بەڕێستان ئاگادارن و جەنابتان چوینە ئەوڕۆپا و وڵاتانی دراوسێ نرخی ئەنتەرنێت لە هەرێمی کوردستان لە هەموو شارەکانی عێراق هەرێمی کوردستان نرخی ئەنتەرنێت زۆر گونجاوترە و هەرزانترە و هەروەها لە وڵاتانی دراوسێ نرخی ئەنتەرنێت لە کوردستان هەم خێراترە هەم گونجاوترە لەبەرەوە توانرا لە کابینەی نۆیەم نرخی ئەنتەرنێت 20 تا 25% نرخەکەی کەم بکرێتەوە. بەڵێ ئێمە چینە باڵەفڕخانان باڵەفڕخانەیەش بزانین گەلو ئەگەرم سەڵای دێشوندا تەماشا بکەین. بەڵێ
دووباڵە فەرگیان سەرەکە لە هێرێما کوردستانیان تەماشەبانێژە بێگومان سەرڕاستکردنا گرێبەستان سەرڕاستکردنا گرێبەستان بۆ باڵەفەرخانانی دەوڵەتی هەولێرێ تعدیلی گرێبەست کاک ئانۆ هەروەها بەگەڕاندنا چەندین ملیۆن دۆلاران ئەگەر ئێمە باسی سلێمانیش بکەین دواتر بەلێ سلێمانیش بێگومان فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ئانکۆ باڵەفەرگەها سلێمانیە تەمامکردنا ڕێیەن ئەنکۆ ڕێگاکانی ناوەوەی فڕۆکەخانەی سلێمانی هەروەها نوژەندکردنەوە و ئامێرن باڵەفڕگەهێ کەواتە پرۆژەتان هەبووە بۆ هەردوو فڕۆکەکە ئێمە باسی هەولێر لەولێرە دەست پێ دلارە گەڕاونەتەوە لەسەر چی ئاساسی بە تاکید چەندین لەگەڵ بەرنامەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەماهەنگی لەگەڵ تیمی تایبەتی نووسنگەی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت و هەروەها تیمی یاسایی وەزارەت و تیمی یاسایی فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر و بە تایبەت برای بەڕێزمان بەرەوبەری گشتی فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر کە بە هەماهەنگیەکی زۆر نزیک لەگەڵ وەزارەت و لەگەڵ لەژنەیەکی تایبەت توانیمان کە هەڵوەشاندنەوەی گرێبەستی خزمەتگوزاری تەکنیکی بکرێ هەڵوەشاندنەوەی گرێبەستی خزمەتگوزاری کۆکردنەوەی جانتە هەڵگرەکان بکرێ هەڵوەشاندنەوەی گرێبەستی خزمەتگوزاری دابینکردنی ئەنتەرنێت بکرێت هەموارکردنی گرێبەستی خزمەتگوزاریەکانی یاسایی بکرێت هەڵوەشاندنەوەی گرێبەستی خزمەتگوزاری ئەنتەرنێتی یەدەک بکرێ هەموارکردنی گرێبەستی خزمەتگوزاری بۆ خاوێنکردنەوە بکرێ هەڵوەشاندنەوەی گرێبەستە ڕاوەشکاریەکان بکرێ نوێنەکردنەوەی گرێبەستی چاکردنەوەی سیانی ئۆتۆمبیلی ئەگەرکوژێنەوە بکرێ وا چەندین کاری دیکە کەوەی کرد بە ملیۆنەها دۆلار بگەڕێتەوە خەزینەی حکوومەت هەروەها ئێمە بەپێی ئەم تەقیمە کە کرایە فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر دووەمە لەسەر عێراق و فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانی سێەمە لەسەر عێراق بەڕای بەندا بە هیچ کەسێکش لە بەغدا لە من تووڕە نەبی ئێمە یەکەم و دووەمی لەسەر ئاستی عێراق نەک ئێمە دووەم و سێمی لەسەر ئاستی عێراق بەڵام وایان باس کردیە وایان پێخۆشڕە هەندێک برادەر بەڵام ئێمە فڕۆکەخانەکانمان لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست فڕۆکەخانەی ڕێکوپێکن و ڕۆژانە کار دەکرێتەوە خزمەتێکی باشتر پێشکەش بکرێ بە هاونیشتمانیان ئەوانەی کە و میوانەکانی کوردستان ئەوانەی کە فڕۆکەخانەکانی کوردستان بەکاردێنن ئێستا کە کار دەکرێت لەسەر دروستکردنی مەدرەجی نوێ لە هەولێر مەدرەجی نوێ لە سلێمانی و هەروەها بە تاکید لە بیرمان نەچێت دەست پێکردنی پرۆژەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی دهۆک کە لە سمێن بە پشتگیریەکی ڕاستەخۆی باڵەفەرخانە دووکێ توزانی پێیەکی استراتیجیک هەیە دووکێ هەفسنوورێ باکوور و ڕۆژ ئاوای کوردستانەیە واتە سووریە و تورکیە هەفسنوورێ هەولێرێ پایتەختە و مووسڵە ینی دەمێکە و پرۆژێ باڵەفەرخانە هەیە خەلکەوێرە هات کە تاویزکردن قەرەبووکردن لێ سەر ئەردێ باوەیەکی کونگرێتی پرێڤەناچێت هەرچەندە سەرکوزیرێن کوردستانی مەسرور بازانی باوەیەکی مەیدانی سەردانەوەیەکی کرد بازبوارم تووشیت گەل بووی نها قۆناغێن کاری دوێ فڕۆکەخانەدا بەرەفکیمەنە ئێمە گشت ئەو کارانە کە کراینە لە فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر ببوورە لە دهۆک وەکو پرۆژەکە دیراست کرا لەلایەن لژنەیەکی تایبەت و بەراورد کرا لەگەڵ فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر و سلێمانی و گشت تەندەرەکان یاخود گشت عەقدەکان جارێکی دیکە هەموار کرایتەوە و لە نزیکەوە لەگەڵ ئەم بەڕێزانە ئەم کۆمپانیانە کە کار دەکەن لەسەر ئەم پرۆژەیە دانیشترایە و بەم نزیکانە مذەکەرەی تەفاهمیان لەگەڵ تەوقیع دەکرێت و هەروەها کۆمپانیایەک عقدی بۆ دادەنرێ بۆ سەرپەرشتیکردنی ئەم کۆمپانیانەی کە ئەم کارە دەکەن لە فڕۆکەخانەی دەوڵەتی دهۆک ئەم فڕۆکەخانەیە کە خزمەتی شاری دهۆک و شاری زاخۆ دەکاتن و من دڵنیام کە گرنگیەکی استراتیجی زۆر گەورەی دەبیتن بۆ هەرێمی کوردستان و کابینەی نۆیەم و بە تایبەت ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت زۆر جەخت دەکاتن کە بە زووترین کات ئێمە بتوانین ئەم پرۆژەیە کاری لەسەر بکەین و پێشکەشی هاوڵاتیانی سەربەرزی کوردستان ئەلکە دووکێ ژنابجدی تەماشای دەکەن پرۆژە بووە گەلێکی گرنگ دهۆک و زاخۆ دهۆک و زاخۆ حتا دەردورێن میسل دەشتانەی نەواژی فڕۆکەخانەی دەوڵەتی دهۆک خەڵکی دهۆک خەڵکی زاخۆ خەڵکی مووسڵ و بابرێن ئەم محافەزانەی کە پێیان دەگوترێ عێراقی سنی و هەروەها خەڵکی ئێمە لە ڕۆژ ئاوا استفادەی لێ دەکەن بەڵێ زۆر بەرز ئانو جەوهەر وەزیرێ گەهاندن و بە گواستنێ گەلەی سپاس جەنابێ وەزیر بۆوان هەموو داتایان بۆ ویدەمی زۆر سپاسان دەکەم من جارێکی دیکە بەس مۆزوعێک هەبوو لەبەرەوە پێشتر ڕۆبڕووی ئێمە بووە دەمە باسکەم چەندین هاوڵاتی
و هەروەها مامۆستای ئاینی باسی بابەتی ئەنتەرنێت و بەکارهێنانی لەلایەن منداڵان دەکرێت ئەوانەی کە لە خواری و تەمەنی یاساین داوایان لێ دەکەم کە پاکج هەیە بە داوای وەزارەتە پاکجەکە پێدەرێن فامیلی پاکج ئەم پاکجە پاکجێکی ئەنتەرنێتە لە باتی پاکجی عادی پاکجی فامیلی وەربگرن لە بۆ عایلەکانیان ئەم فامیلی پاکجە ئەم وەبسایتانەی کە دوورن لە ڕەوشتی بەرزی خەڵکی کوردستان و بابەتی بابرێن جگەرەیە بابەتی مەشروبە بابەتی ئەوانە هەموو لەوێ سانسۆر کراینەوە دەتوانن بەکاربینن و دڵنیابن کە منداڵەکانیان ئەم نەوع سایتانە ناکەنەوە. بە هیوا هیویدارم سەرنجە بۆیان گەشتە بیت دووبارە 3 ساڵیا کابینان هەیە لەوە پیرۆز بە هیڤیا سەرکەوتنی زۆر سپاس دەکەم. خزمەتکارین.